بۆ دەستخۆشی لە ئەندامانی وترزرێبار مدیرەتی وترزرێبار کاک عەبدوڵای بەرز و بەڕێز سەرجەم ئەندامان وترزرێبار بژین دەزانی کە نەتبینێ خۆشەویستی بێڕەنگان بێت وام دەزانی کە نەتبینێ خۆشەویستی بێڕەنگان بێت بەڵام هەرچەندە دووربی لێ دڵم زیاتر بۆ تەنگان بێت بەڵام هەرچەندە دووربی لێ دڵم زیاتر بۆ تەنگان بێت ئێوارانی هەموو ڕۆژێ خەیاڵت دێتە سەرواتم لەگەڵ تاریکی ئەم شارە منیش تاری ئەبێ بەختم لەگەڵ تاریکی ئەم شارە منیش تاری ئەبێ بەختی بژین مامان سایب بژین شەوانە زۆر چاوەگێڕێ ئەستێرایەک بەدی ناکەم شەوانە زۆر چاوەگێڕێ ئەستێرایەک بەدی ناکەم شێوەی ڕوخساری تۆ بدا دڵ و دیدەی بێ ئەحیانکەم شێوەی ڕوخساری تۆ بدا دڵ و دیدەی بێ ئەحیانکەم ئێوارانی هەموو ڕۆژێ خەیاڵت دێتە سەرواتم لەگەڵ تاریکی ئەم شارە منیش تاری ئەبێ بەختم لەگەڵ تاریکی ئەم شارە منیش تاری ئەبێ بەختی بژین سامان گیان بژین بەناوچار دامەش بەناو جێگا سەر ئەنێمە سەرسەرینێم بەناچار ئەمەش بەناو جێگا سەر ئەنێمە سەرسەرینێم بەو ئاواتەی کە لا خەودا بەو ئاواتەی کە لا خەودا جارێکی تر تۆ ببینم بەو ئاواتەی کە لا خەودا جارێکی تر تۆ ببینم ئێوارانی هەموو ڕۆژێ خەیاڵت دێتە سەرواتم لەگەڵ تاریکی ئەم شارە منیش تاری ئەبێ بەختم لەگەڵ تاریکی ئەم شارە منیش تاری ئەبێ بەختم